حکوومەتی هەرێم خاوەنی هیچ یەدەگ و پاشکەوتێکی دارایی نییە. مژدانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم لە جەژنی ڕەمەزان بەوەی کە 27 ملیارد دۆلار قەرزارن سەرسوڕمانی وڵاتیان بەگشتی و ئابووری ناسان و چاودێرانی سیاسی بە تایبەتی بە دوای خۆی داهێناوە و دەپرسن لە هەموو دنیا با فرۆشتنی نەوت قەرز دەدرێتەوە تەنها لە هەرێمی کوردستان نەبێت کە فرۆشتنی نەوت 27 ملیارد دۆلار قەرزی بە دوای خۆی داهێناوە. هەموو گوتارە دووبارەیە بەڵام بە زمانێکی تر ئیقرارە لە حکوومەت کە حکومڕانێتی لە هەرێمی کوردستان فاشیلە و خەڵک چاوەڕێشی دەکرد بڵێ ئەو پارانەی کە خەڵک بردوویەتی دەیگەڕێنینەوە، ینی بەس ئەوە نییە تۆ بە هەزاران ملیۆن دۆلارت بردووە ئێستا تەواو ئەمما سەلەف ڕۆی نا ئەبێ با بڵێن چاکسازی حەقیقی ئەوەیە کە ئەوانە لە شەوی ئارامدا نەژین نەخەون. هیچ چاکسازێک بە پێ هەموو معایرەکان لە خوارەوە بۆ سەرەوە نابێ، چاکسازی لەسەرەوە بۆ خوارەوە دەبێ. جەنابی سەرۆکی حکوومەت و هەموو کاربەدەستانی سیاسی هەرێمی کوردستانەوە باش دەزانن کێشەی هەرێمی کوردستان لە خوارەوە نییە، کێشەی هەرێمی کوردستان لەسەرەوەیە. تەنشیعی سیاسی ناتەندروست کۆمەڵک مشەخۆر ئەگەر زیادە ڕۆی نەکەین هەندێک جار دەگاتە پێوەەر و پرەنسیپی مافیایی لەسەر تەطبیقە بێ. ئەو قەرزانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی قەرەین دارایی کراوە کە نەشافافی دیابووە. ئابووری ناسێکیش بێ پلانی دەسەڵاتدارانی 29 ساڵەی هەرێم بە هۆکاری سەرەکی شکستە ئابووری و سیاسیەکان دەزانێت و دەڵێت جووت حیزبی دەسەڵات لەو شکستە بەرپرسن. بەداخەوە نەبوونی پلان و ڕوئایەکی ئابووری کە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی نیە. لە دوای 2023ەوە ئێمە تێبینیەکەین مانگانە و ساڵانە باک بە دەیان تریلیۆن دینار هاتوۆتە ئەم هەرێمی کوردستانەوە، بەڵام لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی ئابووری استراتیژی نیە. تێبینیەکەین بەشێکی زۆری زیاتر لە ساحەشای ئەم داهاتی کە دەستمان کەوتووە زیاتر بۆ خەرجی بەگەڕ ڕۆشتووە بە موچە ڕۆشتووە. خۆتان نەزان لەبەرەوەی ئابووری هەرێمی کوردستان توانێت وەڵامدانی خواستی خەڵکی نییە. ڕاستەخۆ ئەم پارانە دەستمانەکەوێت و لە ڕێگەی بازرگانیەوە هاوردە هەناردەوە لەبەرەوەی هەناردەشمانیە هەموو کەلوپەلانی کە هاوردە ئەکرێت ڕاستەخۆ چێتە دەروی وڵاتی ئەچێتە گیرفانی ئابووری وڵاتەکانیکەوە هەموو ئەمانە و چەندین هەبوو. هەروەها ئەو گرێبەستانی کەوا بە نایاسایی و بە ناشەفافی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە کراوە و هەروەها هەموو ئەو قەرزانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی قەرەین دارایی کراوە کە نەشەفافی دیابووە هەموو ئەمانە بە سووەکەی شەوە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا تێبینیەکەن ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کاتە ئاڵەیە زیاتر لە نزیکەی 27 ملیارد دۆلار قەرزاری کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار قەرزارە کە بڕی 27 ملیارد دۆلارە. بەرپرسانی هەرێم لە جێی ئەوەی ئەگەر بۆ تەنات جارێکیش بێت چاو لە بەرپرسانی وڵاتانی دیموکرات بکەن و دان بە شکستی خۆیاندا بهێنن و دەست لە کارکێشانەوە پێشکەش بکەن، داوا لە هاوڵاتیان دەکەن زیاتر ئارام بگرن و باجی هەڵەکانی ئەمان بدەن. هەموو ئەمانە لە کاتێکدایە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی موچە و هەڵی کار ژیانێکی سەخت دەگوزارێنن و بەرپرسانی هەرێمیش لە ژیانی پاشایانەی خۆیان بەردەوامن و کوڕوونەوەکانیان هەر شەوەی لە وڵاتێکی ئەوروپی ڕۆژ دەکەنەوە و بۆ یەک چرکەش درکیان بە ترسی کرێچێتی و برسێتی نەکردووە.